سلاف تماشاوان گله که جاردن بو برنامه خواه برنامه مایی که خلیق بخیر بین سرهالدانا پرزگریکا کاره به لپشتی 21 سالان لحکمرانی کردی گلو بو هیا نهاد خلال وان 21 سالان دا پرزگریکا کاره به لهرما کردستان نهاد که چرا سر کرن گلک جرا دبینی پرزگریکا کاره به برف چرا سر بونه دی چه روزانه چند دمجمیرا کان 18 دمجمیران پتر 18 دمجمیران کارابات لهو گلک دمینا بره دیسان جاردین کارابا یعنی اجتماعی دیتا خواره وکود ایک راگهان وزارت الکتریک یا کارابا هرم داتی کو پیچه جب سدمه دابینه کرنا سلطمانی جالی وزارت سامان سروشتی ل 17 ساعتين كهرباء بو 7 ساعتان كهرباء اجتماعي لكردستان بيت كم كرن ده مان دمجدا وزير سامان سروشتي عاشق اورامي ده ايك اللي چاپ كفتن خوين چاپماني ده وصرات گينه کو اوان تو پرزگری کنینه و کو پیویس اوان سوتمانی بو ویزگین کاره به لهرما کردستان دابین کرینه به تایبتی ویزگاه چمچمال یا دولیر حطراده که بدو کجی او دبیجه به دهان تانکرین ما یا نهار لرزیدانه جبو کو گاز سوتمانی به تبطال کرین جبو اف ویزگاه کار بکن گلو بناسید کنه مادام وزارت کاربه دبیجه وزارت سوتمانی وزارت سوتمانی دبیجه وزارت کاربه اره کی سبب کو پرزگری کاربه هيا ویده میجی لکردستان نهتا چرا سرکنزی دباری گلک ارشیندن هر تایبت به الکتریکه ولی سرهالداناوی کشی کاربا دوای 21 سال لحکمرانی کردی برزان اما ناو نشانی توری امرومانه داستانی شیکم پیوندی لکرکوکه بکای داستانم کاتو باش داستان خانم کاتو باش ام کاتت باش همو کاتێکت ببوورە دیارە لە کوردیە هەندێکنەوە بوهار و ڕاگەز بەکاردێنێ بەرحاڵ فەرموو کێشەی کارەبا بۆتە کێشەیەکی سەرەکی ڕۆژانەی هاوڵاتیان بۆ ماوە مەسوولە دینی کە استپلیت و ریتەرە بۆ ماوە فەقیرەکە هیچی پێ کارەبا تەحەموول ناکا تا خەڵکەکە مزاحمە نەکا سعی ناکەن دەگەڵەتەکەی ئێمە ژاڵای هەفتەیە کارەبا نییە هەتا مزاحمە نەکرد دایدی کارەبا نایە بەجەمتەوە بۆ کۆڵانگەی دیکە ڕۆژە مزاحمەیان کرد اینجا هاتن تەسویریان کرد اینجا کارەبایان بۆ ساک کرا لەگەڵەت ڕەحیماوەش بەڵێ ئاڵێ لە شاری سلێمانی ئالێ خانم کاتەوە باش زۆر سپاس ئەم کات و باش کار دەکات هەموو کاتێکت دەستپۆشی گەورەکە و لە یەکەم زۆر سپاس لەبارەی شۆڕەکەی ئەم ڕۆژانەوە کارەبا لە هەرێمی کوردستانە قەت چاک نابێت بەڕای من چونکە ئەوە 21 ساڵە ئێمە حکوومەتێکمان هەیە ئەگەر چاواش دێت ئەوە ئێستا تقریبان بۆ بەباپیرەش کە 21 ساڵە حکوومەتن هەتاکو ئێستا نەیانتوانیوە کێشەی کارەبا چارەسەر بکرێت وەکەم سەرخەمیش بۆ هاوڵاتیش ئەگەڕێتەوە لەلایەکەوە ئەوەی کە هاوڵاتیان ئامێرە کارەبایەکان زۆر بەکار ئەهێنن لە ماڵی وایە چوارپێنجی سبلیت و تەنەها ئامێری گەرمتەرەوەی کە بەکارێنن کە ئەمەش ئالە خان دەنگی تۆوەکو پێویست نایە دەکە توزە دەنگی بەرزکەیتەوە بەڵێ تەنەها ماڵ هەیە کە زۆر ئامێرە کارەبایەکانی گەرمکەرەوە بەکارێنن کە ئەمەش تەسیرەکاتە سەر ئەوەی کە کێشەی کارەبا بۆ شێوەی ئێستا بێت کە کێشەیەکی زۆر خراپە من نازان با حکوومەت ئەوە سوتەمەنیش دابین کە خەڵک پێویستی بە ئامێرەکانی گەرمکەرەوە نەبێت سێرەکەی ئێستا بەرمیلێک نەوت بە 50,000 خەڵک لە توانایان نییە ئەو بەرمیلە بکڕێت و پێداویستیەکانی ڕۆژانەی خۆی پێ دابین من هیوادارم حکوومەت ئەگەر لە ڕێگە سنوورەکانیشە ئەو ئامێرە کارەبایانەی وەکو هیتەر و کۆمەڵێک ئامێری گەرمکەرەوەی کە مەمنوع بکات بۆ ئەوەی هاوڵاتیش ئەوە بەکاری نێنێت و ئێوارەیەکی خۆش سپاس ڕازوان لە بەردەڕەش دگەلمەیە کاک ڕازوان کەرەمکە بەێ زۆر سپاس دەستخۆشی بەرنامەکەتان دەکەم زۆر سپاس بەڕاستی لە سەرەتاوە دەبێ ئاباژە بەوە بدەین کە حکوومەت هەرێم لە بواری کارەبا پێشی ئێستا زۆر کار و پرۆژەی گرنگی ئەنجامداوە و یەک لەوانە ئەو وێزگا ستاتوسی و کەیفیانە کە بواری کارەبا زۆر پێشکەوتنی بە چاوەخۆبینی ڕێژەی کارەبا لە کوردستان زۆر زیادی کرد بەڵام نازانین هۆیەکەی تێکە بەدڵایە کە ڕاگەاندراوە کارەبا لە 17 کاتژمێر دەبێت بۆ 7 کاتژمێر ئێمە 2012 چاوەڕوانی یعنی کارەبا مەدەری تەزیات بکرێتەوە کەم بکرێت تەنها ئەو بینیەمان هەیە ئایا هۆیەکەی چییە و یعنی بەڕاستی ئێمە لە بواری کارەبادا هەر چەندە یعنی زۆر هەموو کەسێک ئیشی بە کارەبایە ئێستا دنیا بەرەو پێش یعنی ناتوانین بەبێ کارەبا بژین بەڵێ کاک سپاس کاک ڕازوان بەڵێ بەڕێزان لە دێنێ
وتەبێژی وەزارەتی کارەبای حکوومەت یاریمی کوردستان ڕایگەیاند کە بە هۆی کەمی سوتەمەنی و دابینەکردنی سوتەمەنی پێویست بۆ ویزگەکانی بەرهێمێنانی کارەبا لە کوردستانە پێچێ 7 ساعاتی دابینکردنی کارەبای نیشتیمانی بکرێ بە 7 ساعت. لە هەمان کاتیشدا ئاشتی هاوڕامی وەزیری سامانە سەرۆشیەکانیش ئەڵێ ئێمە هیچ کێشێکمان نییە وەکو پێویست سوتەمەنیمان بۆ وەزارەتی کارەبا دابین کردووە وەکو ئەو ئەڵێ بەڵام وەکو پێویست کەسانی پسپۆر ینی شێوەی چاڵاکی بەرەوە بردننی ئەم میزگانە وەکو پێویست نییە. ئەوەیە بینی وتەبێژی کارەبایە وەزارەتی کارەبای حکوومەت یاریمی کوردستانە وەزیری سامانە سەرۆشیەکانیش لە یەکێکی لە چاپێکەوە ڕۆژنامە نووسیەکانی ئاڵێ ئێمە سوتەمەنی پێویستمان دابین کردووە و لە ویزگەکانی چەمچەماڵ بە تایبەتی هەولێر بەدەیانتان کرد سەرایان گرتەوە بۆی ئەو سوتەمەنی ناویان بەتاڵ بکرێتەوە. غەریب لە کلارەوە کاک غەریب ئەم کاتت باش هەموو کاتێکت ئەو پرسگرەیەکی کێشەی سوتەمەنی لە ئێستادا بچای گەێنیتەوە لە کاتێکە هەم وەزارەتی کارەبا وەزارەتی سوتەمەنی تۆمەتبارەکە بەوەی هەم وەزارەتی سوتەمەنیش وەزارەتی کارەبا تۆمەتبارەکە ئەی بوو سەرەتا دەستخۆشی بەرتەوەرەکە لێ دەکەم هیوادارم سەرکەوتوو بوون دەستخۆشیتان لێ دەکەم یەکەیەکە کارمەندانی کەناڵی NRT بەڕاستی لەسەر تەوەری کارەبا من تەوەقعەکەم کارەبا ئەوەی کە وتەبێژی وەزارەتی کارەبا باسی کرد کە وتی کارەباکەم دەبێتەوە من بەش بە حاڵی خۆم قەناعەت ناکەم لەبەر ئەوەی احتیمالی هەیە لە کارەبای نوێدا کارەبا باشتر بوێ من وا تەوەقعەکەم ئەمە یەک دویش بەڵام من یەک لێم هەیە بەڕاستی لە جەماوەر لە حکوومەت نەک لە جەماوەر ئەبێ سیستەمێک پیا بکرێ بە لجنەیەک بێت بە هەماهەنگی وەزارەتی کارەبا وەزارەتی ناوخۆ وەزارەتی بە ئاسایشەوە بۆ پۆلیسەوە هەموو ماڵەکان هەموو دەستگاکان بگەڕێن بزانم چ کارەبایەک لەسەر خەتی میزانیە نییە هەروە تۆ ئەو کارەبایە ببڕن و غرامەیەکی باشی بخەن من زۆر ئەیبینم زەلامەیە لە پێشی منەوە لە مزگەوتە لە پێشی منەوە نوێژەکە بەڵام تەمەشاکەی سبلیتەکەی بەڕەش هاوردووە لە کارەبای ڕئیسیوەما ئەمە شتێکی زۆر زۆر خەتەرە بۆ سەر کارەبا و شتێکی زۆر زۆر گوناحیشە لە ڕووی دیانەتەوە و هیواداریشم هەموو کەسێک بەش بە حاڵی خۆی کارەباقی بخاتە سەر سەعات و بە هەر حاڵ لەسەر سەعات کارەباقیدا بەڵێ کای غەریب شەکەم کێشەی کارەبا باشترەوێت یەک گلەیم هەیە ئەگەر بکرێت کاتمان زۆر بە تۆداکە بە کورتی بەڵێ ئەگەر بکرێت تەلەڤیزیۆنەکەی ئێوە گلەیەکمەیە دەربارەی شەهیدان بتوانم باسی بکەم من خوشکێکم لامە خاوەنی دوو منداڵە مێردەکەی شەهیدا تاکوی ئێستاکە حکوومەت ئاوری لیان داوەتەوە کە پارچەیەکی عەرزی شەیدانیان بداتێ واتەوەقعەکەم هەرابێت حکوومەت دەڵێ عەرزیانە دەینە بۆ ئەوەی کە بۆ شەیدان تاکوی ئێستاکەەوە 2 ساڵە هیچیان وەرنەگردووە ئەگەر منیش نەبم ئایا ئەو منداڵە یەتیمانە لەکوێ ئابژیت بەڵێ کای غەریب هیوادارین سەرنجی تۆ بۆ شوێنی پەیوەندیدار گەیشت بێ باوکی هیوا لە چەمچەماڵ باوکی هیوا فەرموو هەموو کاتێکت ڕێزی چاو وەڵام ئێمە لە چەمچەماڵەوە من بە تەوەقی من کارەبا لە حیاتی چاک نابێ بۆ ئەوەی ئێمە گەڕەکە ماڵێکی نەتاک و ئێستا 50 جار چوونەتە دارەی کارەبای چەمچەماڵ چوار بەداخەوە هیواداریم باوکی هیوا جارێکی دیکە پەیوەندی بکاتەوە ئەحمەد لە کەلارەوە کایک ئەحمەد باشتر بوو جەنابەت فەرموو گیانەکەم وەڵای ئێمە تەوەرەکەتان لەسەر چێ زەحمە نەبێ الو تەوەری ئێمە لەسەر کارەبایە کایک ئەحمەد وەڵای گیانەکەم تەوەرەکە من لەسەرەوەی ئێمە لە جەماعەتێکی لە بەلەدەی کەلاری شەکەین برای بەڕێزم ئەمە 20 شۆبانە ڕۆی مەعاشمان نادنێ ڕۆڵە مەعاشتا نادەینێ دا لە حکومەتەکەین بە زریتریکار مەعاشەکان بەزەرگا بە قورعان تا یەکشەمە دووشەمە سێشەمە مەعاشمان نادەنێ قایبقا و مایبقاگە شۆبەکەی نەخوارەوە بەڵێ هیوادارین شوێنە پەیوەنددارەکان جێ لە سەرنجی تۆش بێ کایک ئەحمەد فەیرۆس لە شاری سلێمانی ئەم کاتەوە باش هەموو کاتێکت دەستخۆشی بەرنامەکە و لێەکەم گەلێک سوپاس هیوادارم سەرکەوتوبی زۆر سوپاس فەرموو برای بەڕێزم بەنسبەت تەوەرەکەتەوە هەتا ئێمە لە کوردستان ساحەبی ئەو دوو ئیدارەیە بین باوەڕ ناکەم کارەبا بە چاوی خۆمان ببینی بە مەزبوطی لەبەرچی ئێستا بۆ نمونە من لەم ڕۆژانە چوومە ماڵێکیشم کرد وتی ئێمە خەتی هینمانەیە خۆمانمانەیە یعنی ماخولە ماڵێک خەتی تەر بەخۆی هەبێ ئایا دارەی کارەبا ئەوە نازانێ ئایا دارەی کارەبا خۆی بۆی ڕانە کێشاوە ئەی نابێت لێ پرسیینەوە بکرێت لەم شتارە بۆ ئەوش بەشەر نیە وەکو من ئەو خاتە چۆن هێنا بۆ کایک فەیرۆس ئەو خاتوەیەک و ئاڵێ خاتێکی خاصمان هێنا هەیە ئەو خاتە لەکوێ هێنا خاصمانەیە ئەمە لەبەرەوەی بەڕێزم خزمی
پێویست ناکەن ئای شەقت بڵێن خزمی مەسوولێکە وتی ئێمە هەر خەتی خاصمان بۆ ڕاکێشراوە ئەی باشە منی داماو ئەی منی داماو چێ خەتی خاصم بۆ ڕاکێشە کاکە هەتا ئەم دوورێ ئاوا بن جان باڵێ کاک فەیرۆز سوپاس بۆ سەرنجەکانت بینەرە بەرزەکان زۆر دەمێکە باسی کێژەی کارەبای کرێ حکوومەت هەرێمی کوردستانی شەکۆ لە ناونیشانی تەوەری ئێمە ئێوە بینە لەسەر شاشە 21 ساڵە تا ئێستا پرسگیرەیەکی کارەبا چارەسەر نەکراوە هەموو لە هەموو کابینەکان وەزارەتی کارەبا هەیە وەزارەتە بۆ جەبوو دابینەکرێ چەندین کۆمپانیای جیهانی بووە بەرهێنانی وزەی کارەبا هاتنە هەرێم گرێ بەسییان کردووە بەڵام ئێستاش لەگەر بێ کێشی کارەبا چارەسەر نەبووە گەلێ جا هاوڵاتی تۆمەتبارێکیان بەوەی کەوەکو پێویست ڕەچاوی وزەی کارەبا ناکە زیاتر لە حد بەکارێنێ هێتر ئیشی پێیاکا و گەلێشتی تر ئەی لە ئێستا داوازەکە بۆ بەو شێوەیە گەیشتووە فازل لە شاری سلێمانی باش باشتر کاک فازل فەرموو زۆر سپاس بۆ تۆ جوانەکەتان ڕاستیە خۆی کێشەی کارەبا لە وڵاتی ئێمە ئێستا خۆش دیشارەت بۆیە کە خۆی گرێگازندە هەیە لەسەر هاوڵاتان لەسەر عامی کۆمەڵی خەڵکی بۆرجواز لەبەرەوەی من کەسێکی فەقیرم دەوانێت نتوانم بە پێی ئەو خۆم کارەبا سەرفکەم بەڕاستی کۆمەڵێ جیهازی کارەبایی دەوانێت من نتوانم بیکەم بەڵام کابرای دەوڵەمەند دەیکرێت لەم حاڵەتەیە باشترین شدەوەی حکومەت وەکو جاران فیزانێتەوە بە عەدالەتی بۆ ماڵەکان ماڵی بیزان پێڕیباتێ 24 ساعت دەتوانێت کارەبا بێ بە هەموو کوردستان بەڕاستی بەس ماڵی وا هەیە ئێستا 200 ئەمپێر 300 ئەمپێر سەفەکە ماڵی وا 5 ئەمپێر تێ ناپەڕێ بەڵام با ئێمە فێری شتە جوانەکان بین هەر یەکسەر هەڵ نەچینە سەر حکومەت زۆر جار هەیە ئەمانە ماساڵی من 550,000 معاشەکەمە مشەخۆری حکومەت دێدم 550,000 250 بەکەی خانوو بەڵام هەندێک شت هەیە واقعا بێ بە واقعی باسی بکەین ئەمە ناکاتە سەر ئەوەی کە ئێمە ماسا بە حکومەتەکە حکومەتی کوردیا من تێشم هەڵەن هەر تەیدیانەکەم دەبەرەوەی کە زۆرمان تاڵاوی چێشت ئەوە نەمان دەربەدەری بینی کە مەسەلەی کارەبا ئەوەیە ئەبێ خۆمان بە ئینسافەوە بەکاری بێنین یا دوو حکومەتی شپیلانێکی ئاوای هەبێ زۆر باشە لەم کاتەیە بەڵێ سپاس کاک فازل بۆ سەرنجەکانت کارزان لە هەولێرەوە کای کارزانم کاتەوە باش ئەم کاتتان بە دەستخۆشی و بەرنامە لێکم زۆر سپاس لە هەولێرەوە ڕەوشی کارەبا چوونە لە ئێستا بە تایبەتی ئەو لێدوانێکە لە وتەبێژی وەزارەت دەرچووە بڵێ وڵای فەرقی وای نەکردەوە نازانم باوەڕ ناکەم شتەکەی کاتەوە بێت بەڵام دەبێت قسە لەسەر کارەبا بکەم بە شێوەیەکی گشتی هەموو شتێک کارەبا مادەی زۆر سەرەتایی بۆ کەسێکە بەڵێ وایە لە پاش کارەبا ئاسانترین شتێکە کە حکومەت بتوانێت جێبەجێ بکات هەکەی بۆ حاڵەکانی دابین بکات پێم وایە ئاسانترین ئیشێک ئەی بۆ تا ئێستا چارەسەر نەکراوە مادام ئاسانە بەڕای تۆ بەڵێ بەڕای تۆ مادام زۆر ئاسان نەبوو تا ئێستا ئەو کێشەیە چارەسەر نەکراوە کاکە نایکەن ئەگەزای بۆ نایکەن ئەگەر بیکەن سوداوەش دیکان لێکەی یعنی ئەو فلیمانە دیارە خەڵکی خۆی لە خەر نەدا شتانە زۆر بەڕوونی دیارە ئەگەر تو بیتە کارەبا کێشی کارەبا نەمێداویش دیکاکەی بەڵام شتەی دیکە ئەمەتا ئەگەر وەزارەتی کارەبا دەڵێ وڵا شتەمەنیمان نییە لە وەزارەتی سامانە سروشتەکان دەڕێی کێشەمان نییە یعنی هەرێک بگوێ سەر بە وڵاتێک بێت بەڵێ شتێک دیکە نامێرە سەر خەڵکی قسەی خەڵکی قسە بکەمەوە بەڵام یەک شتێکی زۆر سەیە خەڵک دەڵێ خەتای خەڵکیشە بەڵێ خەتای خەڵکیشە لەگەڵ ئەوان بەڵام حکومەت دەتوانێت سەعاتی کارەبایکی مەزبوط دابن منیش ناتوانم فێر لێ بکات تا فێرشم لێکردووە قانونێکی ئەوروپی کە دەچێت ژوورەوە یەکسەر گڵۆپەکە بگوژێنمەوە ئەهای لێ بکات کە هات بچمە ژوورەوە پێکە هاتمە دەرەوە بگوژێنمەوە بەڵێ کاک کارزان سەباح لە باژارێ زاخۆ دەگەرمێ کاک سەباح دەم باش فەرموو دەمێتە باش برای عزیز gelek spas kerem ke باشی برای حالته زور سپاس یک صباح برای عزیز از وکی مثلا اونجا کرابی بیشیم یعنی وجه بله اما جبری سر روزه که یعنی حقی کرابی بمهات و برای 20 روزه بمهاتی یعنی هیبه كده چند جرا نظامی نبیسن و دیت شد پشتی چوی مثلا دیت اما حیوان هیبه که دیت اما برای خودیه یعنی پاره کی گله مبلغی که پاره ایده و بتاثر منظرم چه پاره شد یعنی من موضوع خودم مثلا مسبلد نینه مفيشت كهربائي مثلا گله مازن نینه یعنی بوچی پاره مبلغ بهش مدستان دنه یعنی دو خواستم اما هیچ ما اما دیپچونک بیت کنیل بی بوبتی
يعني ابو بطل بده شو راسل كلني لم ينتهوا يعني ما هكذا كجبر خابت رقم ولذا خو قال سبا بشيء بشيء گشت لذا خو كهربان اجتماعي شويه قالوا ها چند ساعت روزانه هيك انگيتي خودي كهرباء اجتماعي باشه نخربه يعني حاليا عم بجنت باشه يعني روزانه تقريبا همية يعني 4 ساعات ونينا 3 ساعات ونينا هوسا بشديش مثلا 2 ساعات قبل كي هاي هوسا بس شيء كهرباء باشه بله هیوالا چمچمال او که کیوام کاتو باش ئەم کاتە باش بڵێ بەڕێ چمچمال کە خەوان ویزگایەکی گەورەی بەرهەمێنانی کارەبایە بەڵێ بەڵێ لەوانێت توش نزیکەوە گالێ بێبوو تا ئێستا کارەباوەکو ئەڵێن کەمەکرێتەوە ئایا کێشەی سوتەمەنی هەیە؟ وڵی کێشی سوتەمەنی هەیە بەڵام بەو شێوەیەک نییە بەڵام دەستخۆشی بەرنامەکەتان لێ یەکەم حەقە جەنابتان بەشێک لە بەرنامەکەتان تەرخان بکەن بۆی زیاتر ڕێنمایی خەڵک بکەن وەری لە چمچەماڵە سبلیتێک و هیترێکی گەلێک زۆر بەکار ئەهێنرێت یعنی بەڕاستی ئەگەر جەنابەت بەس سەری و محاولانە بکەی یعنی وەک و نازام چی سوور ئەبێتەوە ماڵ نییە 4 سبلیت و دووسێ هیتەری نەبێ بەڕاستی ڕاستە ینی کەمە کورتی لە حکوومەتە هەیە لە وەزارەتی کارەبایە بەڵام حەقی هەیە یعنی خەڵکیش تۆزێک مساعدەیە و کارەبایە بکە برای عەزیز بەڵێ کاکیوە بێگومان هەر خۆشم تەوارم کردووە لە سەرەوەی چونیەتی بەکارێنانی کارەبا لە ماڵەکاندا بە تایبەتی لە وەرزی سەرما و سۆڵایە بە تایبەتی بەکارێنانی زۆری سپلێت و ئاوامیرەکانی تر بێگومانەوەش بارگرانی ئەخێتە سەر وزەی کارەبا و تەسیری خراپی بەدوای خۆی دادێنێ بەڵێ عەباس لە کێلەراوە کاکە باس ئەم کاتەوە باش فەرموو یارەت باش باشتر بەڵێ کاک عەباس مژدە لە هەولێرەوە بەداخەوە دیارە پەیوەندیەوانیش پەچڕایوە دارین دووبارە پەیوەندی بکەنەوە بەڵێ تەماشەوانە نێژا وەکو تێزانین و پرسگیرەکە کارەبا وەکو پێویستیەکی هەری سەرەتایی بۆ مرۆڤان کو پێویستە کارەبا بێتە دابینکردن ji ber ku di jiyana vê serdemî de kareb gelek pêwîst e di nava mala de hebe lê heyan ha li Herêma Kurdistanê pirsgirêka karebê nehatke çareserkirin bi yek carî gerek cara baş dibe te dî careka din ev pirsgirêke careke din rastiyên tind arîşeyên dîn hat bû heyan ha pirsgirêke li Kurdistanê çareser nebiye di demeke de wezareta karebê wezareta samanên sirroştî tometbar dike ew jî wezareta karebê tometbar dike gelû bû mijde li Hewlêrê كاكركان كاتت باش همو كاتك كاك مش دفرمو كاكركان والله من لك تورقتي درس ما قد داوي لي بدنا ما قد تلفون كم دانا خي نا بابا ما تلفونيش كزانا خي انت كاي كسبيرنا كاتو برنامج يا بلا ما كبكورتي كاك مش دفرمو بس بس ما سكاني خوم حموي تاو كمو كاتم مش بس بكورتي جي لبروا ها بيني كاي كيوانيش لصوران لسرخته وشان كسي تريش هر لسرختن بين شش كس ليست على لسرختن حاجه كان بكورتي كاك كاكر كان يواداري بوتي شكمان شهر سري كان ما يكي باسواني ما يكي باسواني بارغ حسبكان يعني مو ما يك ما ندر شو على اما انا ما يجي تداوا كان يعني شو نبر برسكان بزانه بك خللي شيء بزان خللي شيء وراتب يعني عندني بودريا كشي طاوب يعني على سروكي يعني موقع وبرزج اقل دسيا وابي او امزايك يا مش دعوات عندي كان يعني وداچونك مع بوب كانوا زور سپاس کاک مژدە بە تاکید سەرنجی تو لە بەرچاوەرەگرین سپاس پێوەندێکێت کەیوان لە سۆڕان بەڵێ و کاتت باش هەموو کاتێکت باشی خۆشبی سپاس مەمنون ئێستا بارت بە کارەبایەوە ئێستا ماڵە مەسوول هەیە لە قەزا سۆران کارەبا لە معتەی کارەبایان ڕاڕاتیشەوە بێ ئەوە تەنها تقریبا 12-13 مارە مەسوول لە ڕێزی یەکەوە کارەبایان لە نێزیک معتەی نێزیکن لە نێزیک معتەی کارەبایان ڕاکێشەوە بەهۆی ئەوان دەڵێ چی لم عطي كهرباء خطيان راتشا اكثر بنا مالك اخوان لفوليوا اي دايره كهرباء يلا صوران اجراءاتي هي نيه ازاني لمشت نازاني برايتو جزاني بس ما ربر برسكاني مسؤوليتيان بياناري ما فقيره كاش دير لصر ساعات ما قانا باريشي خوم امن 500,000 بوهاد بوي كهرباء ساعاتكش اوندنا وبس ساعاتك كهرباء كم بوهاد ما مسؤولكش بون منمزولوان دورني ما لم حطي كهرباء راتشا بەڵێ کایک کەیوان ڕەزوان لە هەولێر باشتر کێک ڕەزوان کەرم کە بەنسبەت کارەبا
بەڵێ ڕاستی ساکسازیان پێ ناکەێ مانە تەمای چاوەڕێیەکی لە گۆڕانی یەکگرتوو کۆمەڵ ناکەێت ڕاستی خەمسادێکە پێوە دەبینین ئەو خە پێیان ڕاگرتۆ بۆ چاکسازی تا کڵای خۆمە بگرین بانە بە عالمەڵەوەی خۆشناری هاوکار لە شەقڵاوە کاکی هاوکارم کاتەوە باش بەڵێ هەموو کاتێکت باش سپاس دەکەم گەلێک سوپاس فەرموو کاکی هاوکار کاکەوە کێشەی کارەبای زای کێشەکە کووە حکومڕانیمە بوویتە دەزانەی وچی چییە بوویتە مولکدارێتی هەر بەرپرسەک لەو دنیا لەو کوردستانی هەیە بەڵێ بابێتن کارەبای نەبیت و بە معدلشەوەی 20 ساعات تایم نەسوڕێت بەڕێز ئاشتی ئەورامی لۆ مەسوولەکی پێی دەکرێت تۆ لە فەقیرا پێی ناکرێت بەنزین و گازوایلی نەفت هەیە لۆ فەقیرا تۆ کارەبا هەیە لۆ دەوڵەمەندی هەیە لۆ فەقیر هەیە لۆ مەسوولیەیە بەڵێ کاکی هاوکار بێگومان ئەوە سەرنجی گەلێک بەڕێزی تر بوو کە پەیوەندێکی بە تایبەتی لە سۆرانەوە کاڵێ لە ویزگەی مەحەڵی سەرەکی بوو هەندێک ماڵە مەسوولە و خۆیاڵێ چەندین هین خەتی تایبەتی کارەبا کێشاوە بابێ ئیبراهیم لە باژارە دووکێ دەگەلمەیە بابێ ئیبراهیم دەم باش کاکرزگار چاوانی باشی ئەس گەلێک باشم گەلێک سوپاس کەرمکە تزانی بابەتی کارەبێ ئەگە حکومەت هۆریکاری بکات گازێ بدات بەڵێ بۆرێ محەتا گران نابەتن إذا غاز نينا على مجبورة هيتر هالكات سبليت هالكات بله بيت غاز ثابت ده عالم بشكل بوري بيستدك بتن وقالك ممنونة بابتت وما بله باب إبراهيم قالك سپاس بوده میویداری سرنجاتا بو حکومت گشت به باوکی محمد لشاری سلیمانی باوکی محمد هم کاتو باش فرمو باش إبراهيم قالوا صحابه قالك سپاس بس بقول بعد بمني بري ده عاود اختي فيها لمني بري نابرین تلفن تکایە بەخوا مە بەرنامی ئێوەیە وجودی مە بەس خزمەتی ئێوەیە ئەمە وا بۆ 50 و بۆ 35 سێ معاشاوە نەبتە ئەگە حکوومەتیان بۆ ناکرێ باو خەڵکە ئیزن بجێتەوە ماڵی خۆیان خەڵک کرێچیە خەڵک ساحب ماڵ مداڵە معقولە ئێمە ئەما بن بۆ خالەقین و عچی دوو مداڵ شەڕێبێ ئێمە بن ناتون معاشی لیوانەدا بینکەن حالەتە تەلەڤیزیۆنە زاندرۆ دەبەسە بکەن کاگە هاوارێکمە بۆ بکەن باوکی محەمەد تو پێشمەرگێ معاشیوە تاخیر بووە وانە کاگە معاش ئێمە ئێوە نەبێ نامەردنێ ئەو جارەش 50 بوویەوە هاواتاگرت ئەم جارە دوا بۆ 50 چێ خوا ناگرێ ئێمە ساحب ماڵ مزامان هەیە خۆ ئێمە بریشی بەخێو ناگەین داخرەگە حکومەتیان بۆ ناگرێ ماوە خەڵکە بەرەڵاکەن کاگە گیان ئێمە بێ بەژیفانی خۆمان بچین وازبگرین و بە سفەنگ و تاقمی خۆمان بچین وازبگرین و باقوڵە معاشەکەمان نادەنێت یعنی هەتا ئێوە هاوار بۆ دەکەن ئێمە نامادەنێ کاکی محەممەد ئێمە لە خزمەتیەوە داین ئەوە سەرنجی تویە وەکو پێشمەرگێک تا ئێستا معاشیت و دابی نەکراوە خاوان ماڵ و مناڵی گەلێک هەیە کرێکیەوە نەسەرنجیتی بوو پێشمەرگەی لە چەندی شوێنی ترەوە تەلەفۆنێکە لە سەرما پەیوەندی ئێمەش هیوادارین هیواداری شوێنە پەیوەندیارەکان لە وەزارەتی پێشمەرگە گیان لە سەرنجیەوە بێ لە بەرەوەیە مادەم خاوان ماڵ و مناڵن و پێویستیتان بە پێویست دابینکردنی پێداویستی ڕۆژانەیە بێگومان پێویستە موچەشتانە بێ هیوادارین شوێنە پەیوەندیارەکان جێ لە سەرنجیەوە بێ باوکی محەممەد سوپاس هاوکار لە هەریر کاکی هاوکار فەرموو کاکی هاوکار لە حەریرێک لەسەر هێڵی پەیوەندی مابی باشی بەڕێزم گەلێک سوپاس سەرەتا خۆشبەردامەکە دەکەم زۆر سوپاس فەرموو دەبارەت بە تەوەرەکەت بەڕاستی گلەی زۆرمان هەیە لە حکومەت بەڵێ بەڕاستی بە شێوەیەکی باش کارەبا ناداتەوە هەموو کاتێک کارەبا لێ دەتەوە دەبڕی ینی بەڕاستی یعنی لە بۆنەوە پیرۆزەدا کە پێغەمبەرمان دژبا لەسەر لەدایک بووە ئەخیوەنی ینی کارەبا بەو شێوەیە ببرێت نەگەر کەسی بۆنەی ینی جەژنی مەسیحێت بیان شتەشی دیوی کارەبایەت هەستێ نابڕێت بەڵێ کاکی هاوکار سپاس بۆ سەرنجەکەشت بەڕێز ئەندۆی ئەم ناوبەرە لە سەرمان تەوەر بەرداوامە بین جاردن سلاف هێژیان هەر لەسەر لە پرسگیرێکە کارە بێ لە هەرێما کوردستانی ئەم بەردەوامین دنەڤەوی بەرنامەیدا ئیڤان لە شاری هەولێرەوە کاتت باش هەموو کاتێکت
بە دەستخۆشی بەرنامەکەتان لێ دەکەم. زۆر سپاس فەرمو. بەڵێ سەبارەت بە کارەبا وەڵای حکومەتەکەم هەموو ئیشەکانیان سەقەتە. خۆ بەس کارەبانیەوە چێشەی پەروەردە کارەبای ئاوا کە هاوین دێ کارەبایەکە نامینێ کە زستانی زێر جادەکانمان تێک دەدەن. هەر هەموو ئیشەکانیان سەقەتە کەسی نازانین داهاتی ئەو پارە و نەفتەی چی لێ دێتن. ئەگەر لۆ کارەبایەکە کارەبایەکە ئەگەر لۆ جادەکە جادەکانمان لۆ سوقەونیستە جبنەکە سوقەونیستە تێبوونمان. بەڵێ زۆر دووبارە زۆر دەستخۆشتان لێ دەکەم. سپاس مارکس لە هەولێرەوە. کاک مارکس ئەم کاتەوە باش. هەلۆ بەڵێ فەرموو. بەڕێزان سپاسان دەکەم بۆ تۆرە. زۆر سپاس. دیارە لە چەند بەرنامە ڕابردوو من خۆم یەکێک بووم لەوانە و ئەنداز وەکو ئەندازیارێکی کارەبا بەشداریم کرد لەو مەسەلە. بەڵێ چەند هەفتەیەکی ڕابردوو بوو بەڵێ لە بیرمە کاک لەسەر کارەبا هەبوو ئەمن کە بەرامبەر بە سیستەمی کارەبا و چاکبوونی سیستەمی کارەبا من جێرامەوە بۆ کە 2025 چاوەڕێی چارەسەرکردنی کارەبا بکەیت. کای مارکز مادەم تۆ ئەندازیارێکی کارەبایی وەزارەتی کارەبا وەزارەتی سامانە سروشتیەکان تۆمەتبارەکە کە سوتەمەنی دابیناکە وەزارەتی سوتەمەنی سەرچاو سروشتیەکانی شاڵێ ئێمە سوتەمەنیمان دابین کردەوە خەتای وەزارەتی کارەبای ئەستاوێکی پێویستی کارا بۆ سەرپەرشتیکردنی ئەو وێزگانە دەستە بەر نەکراوە. ئەی تۆ ئەمە چۆن لێکە دەیتەوە بۆ وایە؟ بەڕێزم ئەوە خۆی ئینسان مەسەلەی کوردەواری خۆمان دەرێت دەستە چاورەکەی بەسەری مندا دەسڕێتەوە. ئەگەر سامانە سروشتیەکان ئەو بەرهەمە نەوتیان زۆر و زەبەلاعی کە لە وڵاتەکەی خۆماندا هەیە ڕاپێچی ئەو دیوی نەکا لە پێرە و قوتی چەند کەسانێک یان قۆڕخکردنی چەند بەرپرسێک بۆ ناتوانن معتەیەکی کارەبا کە هاوڵاتێک دەتوانی کارەبا دابین بکات بۆ سەرجەم هەرێمی کوردستان بۆ ئەوان ناتوانن سوتەمەنیەکە دابین بکەن ئەگەر مەسەلا گەندەڵی و دەسەڵ قۆڕخکردنی چەند دەسەڵاتێک نەبێت. بەڕێزم ئەگەر من نمونەیەکی بەسیتت بۆ بینمەوە ئەگەر ئێستا ئەو کارەبا ئەو بلاجکتۆرەی کە لە سەری ڕەش شەوانە دەسووتێت ئەگەر ئەوان دەستی پێوە بگرن بەشی یەک پارێزگای تەواوی وەکو شاری هەولێر دەکات بەڵام خۆی ئەوان لە سەرەتاوە گەندەڵن کە نایانەوەی کێشەی کارەبا چارەسەرکەن بۆ ئەو خەڵکە لە ژێر ڕستێفیوان دابینێتەوە هەردەم مەمنونی ژێر دەستەی و دەسەڵات و ئەولا بن کاک بەڕێزم ئەوانە مەبەستیان نییە کەواتە ئەو پلانی وەزارەتی کارەبا هەیە بۆ چونەتی چارەسەرکردنی کارەبا تۆوە کۆتاڵێ بێگومان ئەمە مژدەیەکی ناخۆشە بۆ وڵاتیان 2025 ئەمە کاتێکی زۆر ئەیەوێ 21 سال چارەسەر نەکرا و بەڕێزم سیستەم و بەرنامە نییە لە وڵاتەکەی ئێمە ئێستا نمونەیەک وەکو مەتەڵی لێهاتووە لە وڵاتەکەی ئێمە دەرێن حکوومەتی هەرێم پلانێکی زۆر باش و ڕێکوپێکی هەیە دستانان شەقام دروست دەکا هاوێنانی سیانەی کارەبا دەکات. ئێستا ئەوە لە وڵاتەکەی ئێمە بوویتە با بۆیە ئێستا لەو کەناڵی ئێوە داوە لە هاوڵاتیان دەکەم هەرچی زووە فانۆس و لالەکانی خۆیان بەرگەر بخەنەوە بۆ ئەو ماوەی کە دەیانەوێت کارەبا کەم بکەنەوە ئێمە دەبێت بگەڕێنەوە زمانی ئەوەی گەرەگەنچەک بسووتێنین لە زیادی کارەبا ئێستا دەسەڵات ئەوەی دەوێت. بەڵێ کای مارکس بەڵێ سوپاس پێندێکت مارکس وەکو ئەندازیارێکی کارەبێ بینەرین هێژا وەکو گۆهداری کردی ئەو دەبێژە پرسگیرەکە کارەبێ لە ساڵە 2025 جانژینایەتە چارەسەرکردن کو بە 21 ساڵان ناتیە چارەسەرکردن و ئەس باوەرم چەندین پتر 10 ساڵێ دنجی وێن هەیە ئەو دەبێژە بێتە چارەسەرکردن و یاسین لە شەڕباژێرەوە لە گەرمانەکە یاسین فەرمۆ. ئەلۆ ئەو کاغێز باش هەموو کاتێکی جەنابەت باش برای بەڕێزم گەلێک سوپاس. کاکە مەسەلەکەی کارەبا ئەوە چەند ساڵ ئەو هەموو سەروەت و سامانە و هەموو شتە هەیە هەموو بە فیرۆ ڕۆی تازە کارەبا بۆ شێوەی نایەتەوە دێگەڵی کارەبا بۆ شێوەی بێتەوە دی کارەبا نایەتەوە دی بۆ شێوە ئێستا شوێنێ کوردستانی وەکو کوێ وایە لە نەفت و غاز و هەموو شتی بگرە بە سەروەت سامانەکەی هەتی ئەگریت و دەگیرفانی خۆی ڕاوکات و خەلاص براوە بەڵێ ڕۆژگار کەشمان بۆ شێوەی ڕاستیەکە پێڵی ڕۆژگار لە هەولێرەوە کاک ڕۆژگار عفو ڕزگار لە هەولێر ڕزگار کاک ڕزگار بەڵێ فەرموو هەرچەندە تەوەرە کەش لەسەرم بابەتم نیە بەڵام هەر زۆر داوام کردێ بۆم وە نەژیرا تەلەفۆن لە تەوەری کراوە کاکە فەرموو ئێستا بڵێ باس بە کورتی لە خزمەتدا بەنسبەت یەکەی پاسەوانی لایەنی حیزبەکان بەڵێ
تاکو ئێستا بۆچی پەرەکرا لە بەس کاک ڕزگار ئەگە تەلەڤیزیۆنەکەت کەسکەی ئەگە تەلەڤیزیۆنەکەت کەسکە بۆی باشتر خزمەتی بەڕێز بکەم بەڵێ بۆچی پەلەکرا لە شورتا بۆ زیادەکە خەرچیان کرد بەڵام پەلە نەکرا لە یەکەی پاسەوانی مەسوولە بەرپرسەکان ئەمەیان یەک دووەمش ئاماژە بە قسەکانی دا کاک زەباریاوەر و کاک نەریمان وتی پارەکە هاتووە لە بەغا ئێستا لە کوردستانە بۆچی سەرف ناکەن بەڵێ ئێمە شیوادارین بەرسەوی ئەو بووچەی تۆ لەلایەن شوێنە پەیوەنددارەکان بێ سەرهەنگ لە شاری سلێمانی کاک سەرهەنگ فەرموو ئێوارە باش باشتر بوو جەنابەت بژیتەوە وەڵای من تێبینیەکمە هەر لەسەر مانشێتی بەرنامەکەتان ئەگەر زەحمەت دەبێت نووسیتانە دوای 21 ساڵ کارەبای حکوومەتی هەرێم تاوان من لەگەر ڕێزمە بەس من یوادارم قەتعی نەکەن چکە من جنێو نایم ئەمانە حکوومەت نین ئەمانە خەڵکیی ئەکادیمی نین ئەمانە تاقمێکی فیوداڵین نیزامێکی ئەپارتایەتی 1940ەکانەکە سپی پێستەکان بەسەر ڕەش پێستەکان تەطبیقان کرد لە ئەفریقا ئەمانە ئێستا یانەیە هەمان نیزام بەسەر ئەم خەڵکە ڕەشوڕوت و بێدیفاعی کوردستانە ئەوانە ئەوە جێبەجێ بکەن اینجا تێبینیەکمێ لەسەر معارەزەم چکە من زۆر مداخەلاکەم بۆ قەناتەکانی کە بەڵام وەری ناگرا هەر لێرەوە هیوادارم معارەزە بە تایبەت گۆڕان گوێی لێ بێت بەڕاستی حەقاتر دوورکەوێتەوە لە کۆمەڵە کادری سواوی ناو حزبەکە حزبە کۆنەکانی کە وەکو کۆمەڵە ئێستاش کۆمەڵە کادری ناوی چێتیە یعنی گۆڕان بەڕێوەبات هیوادارم ئەوانە دوور خاتەوە چکە ئەوانە ئەگەر بیان توانیان لە ناوی چێتیا شتیانە کرد بەڵام بەداخەوە ئەوانە تا ئێستا لە ناو گۆڕانە هەنێکیان هەیە هەر وجودیان هەیە و قسەیان هەیە دەستان خۆش بێ و زۆر سپاس وێ ڕێکان لە سۆڕان دەگەلمەیە کاک ڕێکان فەرموو ئەو کاتێک باشیانەکەم هەموو کاتێکی جەنابەت سپاس دەکەم لەسەر تەوەڕێ بەرنامەکەتان بەڵێ بەڕاستی کارەبا هیچ وەکو پێویست باش نییە دا قەزای سۆران هۆیەکی چییە بزانی بەڵێ هۆیەکی چییە وەکو تو بزانی بەڵێ وەڵایی نازانم میترەوە هۆیەکێکە کە وەزیری دارایی وەزیری سوتەمەنی دەڵێ سوتەمەنی دابین نەکراوە یانەوان کە دەرێن سوتەمەنی دابین نەکراوە ئەوە ئەی بۆ چێ و هەموو تانکانە بەڕێ دەکەون بۆ ئیران ئەیە سوتەمەنیە چێوە چوو و لەسەر قەزەیەشتر دەمەوێت قسە بکەم ئەگەر ڕێگەم بدەیت فەرموو بەس بە کورتی کاکی ڕێکان وازانم معاشی پێشمەرگە هەر نهاتیە هەر ئێستا کەشتەکە دابی کاکە و خەڵکەش فەقیرە با بڵێن معاشی پێشمەرگە مانجی پێشمەرگەی وازانم بوویتە 45 ڕۆژ ئەگەر بیتە 45 ڕۆژ با داوا بکەین ئەو جارێک هاوڕێیمان 45مان بکەین لە پاش 45 بیتە یەکیمان با تەقیمەکەمان بۆ گۆڕنەگە نەبا معاش پێشمەرگە زوو بێت بەڵێ کاک ڕێکانەوە سەرنجی گەلێک پێشمەرگی بەڕێزی تریش بە هیواداری موشێنی پەیوەنددار گەهشت بێ ئامان چ لە شاری سلێمانی کاک ئامان فەرموو ئەم کات و باش هەموو کاتێکی جەنابەت باس لەغم بۆ دەرفەتە تاوان ئینسان ئەبێ هەرچی چۆنە بێ ڕژبین دەبێ کاکە بەڵێ یەک دوو ئینسانیش ئەبێ یەکەم لە خۆیەوە سیرکە ئەگەر ئێمە بە هاوڵاتی خۆمان بزانین هەز بە وڵاتەکەی خۆمان بکەین هەموو کەسێک ئەگەر بێوێ بەردێک لە شوێنی هەڵگرێ بخاتە شوێنی خۆی بەشە دومابی لە خۆمان بە ساحەبی ئەم وڵاتە ئازانی بەڵام لەواچێ هیچ کەسێک خۆی بە ساحەبی وڵاتە نەزانێ ئێماڵێن کارەبا خراپە بەڵام بۆ نەڵێن خۆمان خراپین ئێستا ئەو بینایی کە توی تای چەند سپلیتی داداگیساوە بەجددیمە وەرە پێ ئینسان لیکی باتەوە ئەگەر من لە خۆمەوە سیر بکەم ئەبێ خۆم جارێ ڕەشبین نەبم ئەبێ خۆم بیر لەوە بکەمەوە بڵێم ماڵەکەی خۆم بگەرم کەمەوە وەڵام بە شێوەیەک زەرر لە دراوسێکم نێم زەرر لە کابلەکان نێم زەرر لە محاویلەکەم نێم زەرر لە عامی کارەباکە نێم کارەبا ڕاست ئێمە دیفاع لە حکوومەت ناکەین بەڵام ئینسانە بێ خۆشی هەز بە خۆی بکە بڵێ من بۆ زەرر لە خەڵکی بم ئەگەر من هەز بە هاوڵاتی خۆم کەم هەز بکەم ئەم وڵاتە هی خۆمە ئەم خاکەی خۆمە کارەباکەشم چاگە بێ هەموو شتێ چاگە بێ بەڵام بەداخەوە ینی پێت وایە کارەبات ئێستا کێشەی کارەبا چارەسەر نەکراوە لەوەی بەدەست من و توێ بەدەست من و توێ کارەبا بەدەست کەس نییە بەڵێ کارەبا حکوومەتێت چی بکە کە بۆ دابی دەکات تۆ لە ماڵەکەی خۆتان چوار سپلیتی داناوە وایە بەڵێ کاکەمەچ هیوادارین سەرنجی تو بە هاوڵاتیانیش گەیشت بێ بە تایبەتی ئەوانەی وەکو توالێن زیادەڕوو لە بەکارهێنانی کارەبایەکەن و ئەبێتە هۆی ئەوەی کە دراوسێکێکیان لە وزەی کارەبا بێ بەشەکەن سامان لە چەمچەماڵەوە لەگەڵمانە کاک سامان فەرموو ئەم کاتە باش قوربانگیان هەموو کاتێکی بەڕێزت باسەکەم وەڵا قوربانگیانە ئێمە پێشمەرگەین لە شاری شەمشەماڵ بەڵێ ئەوە بۆ نزیکەی
چلو شەوە معاشمان وەرنەگردووە ئیتر نازانین نسبەی ئەم داخل بوونێ ئەم معاشە چی بوو لە تەلەڤیزۆن بانگەواز دەکەن معاش پێشمەرگە زیادی کردووە تاکو ئێستاکە هیچ شتێکش نەبووە. بەڵێ کای سەمانەوە ئەوە سەرنجی گەلێ بەرزی تریش بۆ هیوادارین شوێنە پەیوەندیدارەکان جارێکی دیکە هیوا خوازین جێلەیەوە بێوەکو پێشمەرگی معاشتان دوای کەوتووە. بەڵێ شاخەوان لە هەڵەبجەوە کاکەگیانم کاتەوە باش هەموو کاتێکت کای شاخەوان دەستخۆشکردنی بەنامەکە و لیەکەم گەلێک سوپاس کاکەنجە پێشمەرگە بەڕاستی ئەم تەلەڤیزیۆنیەوە هەمەکەنە کێشەی پێشمەرگە حەرکا بەڕاستی ئیتر هینەکەی ئێمە ژوای لێ هاتە من شەکو پێشمەرگە تەلەفۆنتان بۆکەم لە هەڵەبجەوە بەڕێزم ئێمە یەکەی هەفتاوە هەشتاین نیوەمان لە زیاوەکەی مانگی 11 وەرگرتووە زائیدە مانگی یەکەی ئەمڕۆ مەعاشەکە هاتووە کە چەوە بۆ چ ڕۆژە ڕوات جا ئێمە نە مانگی 11مان وەرگرتە زیاوەکە نە مانگی 12 بەڵێ کاکی مانگی 12مان وەرنەگرتووە کە 150 زای مانگی 12مان وەرگرتووە بای 500 زمان وتە یعنی ئێستا ئەمڕۆ معاش هاتووە وەریان گرتووە بەڵێ کاک شاخەوان سپاس بۆ سەرنجەکەشت بەڕێزان تەوەری ئێمە لەسەر کارەبایە بێگومان کارەباشەیە کە پێویستیەکی سەرەتایی و زۆر گرنگی ژیانە لە ئێستادا کارەبا هەرێمی کوردستان بەپێی سەرچاوەکانی وەزارەتی کارەبا وەزارەتی سامانە سەرۆشیەکەن کە هەردووک وەزارەتی مەینە تایبەتمەندن بە دابینکردنی وزەی کارەبا لە کوردستانە لێدوانەدەن لێدوانی پێچەوانی یەکترەدەن لێدوان لە سەرەوەدەن کە ئەکرەیە گەر بەم ڕەوشە بێ کارەبا لە 7 ساعتەوە بۆ 7 ساعت کەم بکرێتەوە لە کاتێکە کە لە ساڵی 2005 بۆ 2006 یەکێک لە بەرپرسە باڵەکانی یەکێک لە پارتە فەرمانڕاوەکان وای وتبوو کە دەبێت لەم ساڵەیەکە حکوومەت کێشەی کارەبا چارەسەر نەکات دەبێت دەستە کار بکشێتەوە لە کاتێکە ئەمە 21 ساڵە تا ئێستا پرزگەرێکی کارەبا لە هەرێمی کوردستان چارەسەرنەوە بۆ یەکێک لە ئەندازیارەکانەڵێ لە 2025 لەوانەیە چارەسەر بکرێ. بڵێ سامان لە چەمچەماڵەوە گایک سامان فەرموو کارەبا چارەسەر بکەم بەڕێزم بەڵێ کێشەی کارەبا بۆ چارەسەر ناکەیسا ئەو یەکانە کە لە کار کەوتون کێشیان سوتەمە نییە بۆ سوتەمەنی دابین ناکرێن بۆ یەکانە وەزارەتی سوتەمەنیان لە سوتەمەنیمان دابین کردووە ئەلو وەزارەتی سوتەمەنی کاک سامان ئالێ سوتەمەنیمان دابین کردووە بەدەیان تانکەری پڕ لە سوتەمەنی لە بەردەم ئەو ویزگیادا نەبوو بەتاڵکردنی سوتەمەنی خۆ بەڕێز وەزیری کارەبا ئەڵێ سوتەمەنیمان نییە وەزیری سامانە سەرۆشیەکانیش ئەڵێ سوتەمەنیمان دابین کردووە بەڵام دەستەیەکی کاران نیە سەرپەرشتی ویزگیەکان بکە من پێم وایە حکومەتمان ئەگەر حکومەتمان بێ زۆر ئاسان لە بینی 2 وەزارەتە بۆ کارەبا نەبێت ئەو سامان سروشتەکان ئەڵێ ئێمە گازەر دوو بۆ ئەو یەکانە وەزیری ئەڵێ ئیمان نییە سوتەمەنیمان نییە جا ئەو لەبەری ئەو 2 وەزارەتە ئەو ئێمە بێ کارەبا ماوینەتەوە و چەند ساڵەوە 21 ساڵ تا کارەبا کێشە کارەبا لەم کوردستانیەوە چارەسەر نەبووە ئێتر نازانی چی بوو لە نێمە بۆ کوردستانە هەیە بەڵێ بینەڕە بەرزەکان دیارە کاتمان بەرەو کوتەیار وە کایک قادر لە حاجیاوە کای قادرەکە بە کورتی فەرموو هەموو کاتێکت زمانێ بەڵای من پێنج بۆتەوەرەوەنیە بەس پێم خۆش و شتێکان پێ بڵم دەربارەی لە هێزەکانی پۆلیس ئەگەر جازە هەبێت بەڵێ ئەگەر بە کورتی زۆر بە کورتی کار قادر فەرموو وڵای لەو دوسێ ڕۆژانە لە عاجیەوەیە بە سوار کە یەشان پۆلیسی معلی دوو ئاسایشان و بەڵێ فەرموو هەڵیان پێسەر کاربندشی مە هاتشۆ لە هەما کاتدا نا هێزەکانی ئاسایی نەبازار موقفیان نەبوو و نا بەخشی تریش بڵێن مدیری پۆلیس و ئینە مدیری ئاسایشیش موقفیان نەبوو لەو کێشەیەدا. بەڵێ سپاس بۆ سەرنجەکان. ئەحمەد لە باژارێ دوو کێکێک ئەحمەد ئەزوارەمەوە دوو جارە ئاخیر جار پەیوەندی دەکرد وەختی مەژی هەندکە کێمە کەرەمکە کورتی بێجم کاکە هەکار ببوورە وەختێماندا کەرەمکە داخوازت من گشتینە و داخواز من گشتینە و بێ لای نییە داخواز کە بیشتە گەلە گشتە و شەوانێتە نەشوان سبێنێ کاک شوان بڵێ هەکار پەیوەندیەک ینی بەرنامەزیتە وەختی سەر مەوضوعکە بێت توی کەش نوێنەرێکی حاضر بێت وەکە نوێنەرە سوتەمەنی نوێنەر کارەبا حاضر وەدا گل و گازلیت بە گازدوانە وەزارەتێ کارەبا نەباشە و سوژێمە هاوڵاتی ئاژکە و گران زێدەی تسین ئەو پارە ناچتن خەزینە دەوڵەتێژی زۆبەستانێژی هەر دکانێکی هیتەرە گێرتیری سوژێت مەژکن و بەس هەر جارێکی نوێنەرێکی حاضر کە وەختی بەرنامەێکی چێتکی دا گل و گازدا بێنکە وەزارەتێ بەڵێ کاک ئەحمەد سەرنجاتە لە بەرچاو وەردەگرین تەماشەوانە نێژا
وەکو دناوە هەموو پەیوەندیان داهاتی وەکو هاالێ بۆهان هەنە هاوڵاتیانژی بکەم تەرخەم دزانن وەکو پێویست و ڕەچاوە بکارانینا چاواتکە وزەیە کارە بێ ناکەن هەندێک ژێک لایەنە پەیوەندیدار حکوومەت هەرێمێ بکەم تەرخەم دزانن و هەیەنها چ پلانین توکمەنە بوونە ji بۆندێک و کارەبای وەکو پێویست ئەف پرزگیرێکە کارەبێ لە هەرێما کوردستانی بێتە چارەسەرکردن دەمەکێدا کو چەندین ویزگێت کارە بهێنە یەک بەرهەمینە ناوزەیە کارەبێ لە هەرێما کوردستانی لەیانە ئەف پرزگیرێکە نهاتکە چارەسەرکردن گەلو ئەف پرزگیرێکە کارەبێ لە کەنگی وێ چارەسەر ببە وێ کەنگی هاوڵاتی 24 دەمژمێران لە کوردستانێکی مفامە بن لە کارەبێ دەمەکێدا کو ئەvە 21 ساڵە لە هەرێما کوردستانی حکوومەتێکە خۆمالی هەیە بەێ هەیە سەبەهەیە تەوەرەکی گەرمتر دخزمەتەوەدا بم گەلێک سوپاس کو هەیە ناتم تەماشەوانێن گەلێکین هێژایان بەرنامەم بووی هێوار باش